ئەم دیمەنە دوایین ڕۆژەکانی تەمەنی بوو لە ناو نەخۆشخانە، ڕۆژانێکی پڕ لە ئازار و هەناسە توندی بەڕێ کرد. غادە عەبدولەتیفی تەمەن 22 ساڵ 112 ڕۆژی بەم شێوەیە لە نەخۆشخانەی قەڵای تایبەت بە کۆرۆنا لە کەلار بەسەر برد و دوجار گیانی لەدەستدا. ئەم ژنە کە دانیشتووی خانەقینە لە کاتی توشبوونی بە کۆرۆنا دوای 20 ڕۆژ کۆرۆنای تێپەڕاند، بەڵام بەوەی هەبوونی کێشە لە سی و هەناسەدان و گورچیلەیدا پێویستی بە چاودێری وردە بوو. بۆیە مانەوەی لە نەخۆشخانەی قەڵا بە پێویست زانرا، چونکە بەشی چاودێری ورد لە گەرمیان بوونی نییە. خواستم کار هەزار گەورە دوایەوەی کە لێرە لەژێ چاودێری دکتۆری خۆمان کە دکتۆری قساییمان ئاگادار کردوتەوە ویلایەتە حملەکەی مناڵەکەی بە مردوی دابەزی تقریبا نزیکەی مانگی پێش و دوای ماکە دوای هەڵدان عیلاج لەگەڵ دکتۆری قسایی خۆمان کارمەندۆ هەمویان خۆشبەختانە فەحسمان بۆ کردەوە دووبارە نیگەتیڤ دەرچووە کە حاملی ڤایرۆسەکە نییە. نزیکەی 112 ڕۆژ لێرە بوو ئەوەی کە پێمان کرا بۆمان کرد، بەڵام ئاخرجات کەەوەی کە بۆ دەرکەوت دکتۆری قسایی و پێیان وتو بوو ئەبێ چاندنی سیەکانی بکات. چاندنی سیەکانیش لێرە نییە، لە دەرەوەی لە ئەوروپایە ئەو بوو فریان نەکرد ئەو شتەی بۆ بکرێت گیانی لە دەستدا. ئەوم بۆ ڕوونکەوتەوە ئەم ماوە زۆرە لێرە بوو کۆرۆنای بیان نەخۆشکرد. نەخێر کۆر لەم تقریبان پێتاڵم نزیکەی 30 بۆ 40 ڕۆژ کۆرۆنای هەبوو، دوای ئەو کۆرۆنای نەما 3 جار 4 جار ئێمە فەحسمان دووبارە کردەوەی و کەسە نێگەتیڤ بوو. غادە ماوەی ساڵێکە هاوسەرگیری لەگەڵ مامۆستا نیهاددا کردبوو. چاوەڕوانی لەدایکبوونی یەکەم منداڵیان بوون، بەڵام دوای توشبوونی غادە بە کۆرۆنا لە دوای 5 ڕۆژ کۆرپەکەیان لەبار چوو. طبعا لە نزیکەی 2 ساعات 3 ساعت پێشەوە تووشی هایپۆتێنشن بوو، تووشی دابەزینی زەخت بوو و دوایەوە تووشی ئەوەش بوو SpO2 ئۆکسیجینی تاو دابەزی. ئێمە وەکو پزیشکان و کارمەدان هەوڵێکی جدی و زۆرماندا و زۆریش ماندوو بووین پێوەی کە بگەڕێنەوە حاڵەتی ئاسایی، بەڵام کار ترازا بوو نەماتوانی بگەڕێنەوە حاڵەتی ئاسایی وەفاتی کرد بەداخەوە. طبعا هۆکاریەوانەیە خۆیەکێ لە هۆکارەکانیوانێک خادە تووشی ڕیناڵفەیلر و کێشەی گورچیلەی هەبوو، ئەوە بوو سیەکانی لەدەستدا بوو، کێشەی تریشی زۆر هەبوو. ئەمانە دەرەنجامی ئەو بوون کەم حاڵەتەوە ڕوودا و غادە لە ناکاوەزی تێکچێت و وەفات بکات. تا ئێستا لە گەرمیان زیاتر لە 5,000 کەس تووشی کۆرۆنا بوونە و لەو ژمارەیە 4,500 توش بوو چاک بوونەتەوە و 125 کەسیش گیانیان لەدەستداوە. لە ماوەی 112 ڕۆژ غادە کە لێرە مایەوە بە ئومێدەوە لەم پەنجەرەوە بۆ ژیان دێڕوانی وا خۆشی بووە وانەیەک بۆ توشبوانی دیکەی ئەم نەخۆشخانەیە، وانەیەک پڕ لە ململانی و بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆرۆنا و نەخۆشیەکەی. لە دەستدانی غادە بۆ کارمەندان و پزیشکانی ئەم نەخۆشخانەیە لە دەستدانی و ماڵ ئاواییکردنی میوانێکی درێژخانی نەخۆشخانەکە بوو. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.